بەڕێزان بەڕێز ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیمان، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجەی پارتیمان، بەڕێز بەرپرسی لەقەکانی 4 و 12 و 21 دەستنووری ئەنجومەنی سەرکردایەتیمان و هەڤاڵانی کارگێڕی لق و سەرجەم بەرپرسی لیژە ناوچەکان و هەڤاڵانی ئاوەریان، بەڕێزان فەرماندە سەربازیەکان، بەڕێزان لە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان، هەڤاڵانمان لە هێزی خەبات، ڕێزدارانمان، هەڤاڵانمان لە ڕێکخراوەکانی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوان دیموکراتی کوردستان و یەکێتی ئافردانی کوردستان، بەخێر هاتن سەر و سەر چاومان. ئامادەبانی بەڕێز وتاری ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە لەلایەن بەڕێز کاک فازیڕە و پێشکەشەکرێت بافەرمێ. بنەماڵەی سەربەرزی شەیدان، فەرماندە بەڕێزەکان و پێشمەرگە قارەمانەکان، بەرپرسانی لق، بەرپرسانی حیزبی حکومی، ڕیشتی و کەسایەتەکان، خوشک و برا ئازیزەکان، ئەم کاتەتان باش. بەناوی بەڕێز کاک عارف تەیفور و ئەندامانی ئەنجومەن بە خێراتنیەکتان ئەکەین و سوپاس بۆ ماندووبوونتان کە تەشریفتان هێناوە بۆ ئەم کەرنەڤاڵە. سەرەتا زۆر سوپاسی کاک کەریم خواڕەحم باوکی شەیدان وە گوندی هۆمێنەی تێکۆشەر و خۆشەویست، ئەو گوندەی کە یەکێ لە گوندەکانی لانەی پێشمەرگە بوو لەم دەبەرەدا کە پۆلێ شەهیدی قارەماندیان داناوە و ئیسپاتیان کردووە کە چەند شۆڕژێر و قارەمان بوون. جەماوەری خۆشەویست لەو بازنانەی 1 و 2 و 3 کە تەشریفتان هێناوە، ئێمڕۆ تەنها هەفتەیەکمان ماوە بۆ ئەوەی بەسەربەرسی و ئازادی بچینە بەر سەر سندوقەکان بۆ کۆکردنەوەی زیاتر دەنگ بۆ کاندیدا ئازیزەکانمان. بۆیە داوا لە هەموو ویلایەتەکەین لە خوشکان، برایان، فەرماندەکان، ئازیزان، ڕێکخراوە جەماوەریەکان، هەموو ئەبێ ئەم چەند ڕۆژەی لە بەردەستمانایە بتوانین زیاتر دەنگ کۆکەینەوە بۆ بەرزکردنەوەی زیاتر کاندیدەکانمان. خۆشەویستان، ئێمە زۆر سوپاسی لقەکانمان و ناوچەکانمانەکەین کە دەوری کاریگەریان بینیوە لەم چەند ڕۆژەیە کە بەڕێمان کرد لە هەموو ناوچەیەک لە هەموو لقەکان بەرنامە و ناسەڕەی خۆیان بەڕێ کرد بە سەربەرزی و بەسەرکەوتووی. ئێستاش کاتی ئەوەیە بە کۆمەڵ و بەتاک ماڵە و ماڵ بکەین، ئەوەی ئازدە و بێتاقەتە ئاشتی کەینەوە، ئەوەی جەماوەری خۆشەویستە و دوورە و دوو دڵە بچین پێی ڕاگەیەندین کە کاندیدەکانی پارتیمان، هەڤاڵەکانی پارتیمان بگەنە ئەو شوێنە پیرۆز و حەساسانەی کە ئەتوانێت بڕیاری تیا بگرێت. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان، ئێوەی سەربەرز لە هەموو شوێنێک ئەتوانین ئەو دەستکەوت و چالاکیەکانی هەمانە
ڕای بگەینین بە جەماوەری خۆشەویست بۆ ئەوەی دڵنیا بن کە ئێمە لە هەر شوێنە بین ئەندامەکانمان پەرلەمانتارەکانمان لە هەر جێگەیە بن ئەو شوێنە ئەتوانێت داکۆچی لە مافەکانی کورد و کوردستان بکرێ. دەستکەوتان هەبووە بۆ ئەم گەلە گەر توانیوتانە خزمەتگوزاری بگەێنن بەم ناوچانەی ژێر دەسەڵاتتان کەرتی کوشت و کاڵ ئاوەدانکەنەوە جوتیارانی ئەم سنوورە ببوژێننەوە ڕێگاوبانەکان بۆ گوندەکانی ئەم سنوورە نۆژەنکەنەوە ئەوە باز لە خۆتان بکەن دەست بۆ پارتی دیموکراتی کوردستان مەبەن جەماوەری گەلی کوردستان بە تایبەتی لەم باسنەیە هەموو گەشتنە و بڕوایی گەر ئارامی و سەقامگیریان بۆ ناوچەکانی خۆیانەوێت گەر ئاوەدانی و سیمای جوانیان ئەوێت پێویستە حکومڕانی ئەم سنوورە تەسلیم بە پارتیەکان بکرێت هەڵمەتێکی دڕاندنی فلێکس و هێرشکردن بۆ سەرکاندیدەکانمان بە شڕوپڕی لەم باسنەیە بەڕێوەچێت لێرەوە پێیان ئەڵێین سەیری بانگەشەی سنوورەکانی ئێمە بکەن سەرۆکی هاوپەیمانیەکەتان لە بازاڕ و کوچە و کۆڵانەکانی هەولێرە بە ئازادی بانگەشە ئەکات لە بادینانی سەرکەش بانگەشە ئەکات فلێکسی هیچ کاندیدێکی ئێوە لێ نەکراوەتەوە لە سنووری دەسەڵاتی ئێمە بۆیە گەر ئێوە لە ڕابردوو لە ئارامی و سەقامگیری و ئاوەدانی کوردستان لێمانەوە فێر نەبوون داواتان لێکەین لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن و دیموکراسی لێمانەوە فێر ببن ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی داکۆشی لە مافەکانمان بکرێت و مافخوراو نەبین پێویستی بە پەرلەمانتارێکی بوێری پڕزانیاری بە جورئەتی بە قورسایی ئەشواق جافەیە بۆیە لێرەوە داواتان لێ یەکەم ئەو کاتەی کە لە بەردەستمان ماوە لەم چەند ڕۆژەی کە ماوە هەڵمەتێکی ماڵ بە ماڵ هەڵمەتی دەرگا بە دەرگا بەسەرکردنەوەی سەرجەم هەڤاڵانمان لە ڕێگای سەردان و لە ڕێگای تەلەفونەکانتانەوە تا بە هەمومان بتوانین ئەو گەلە کۆمەڵێک بشکێنین و کاندیدێک لەم بازنەیە ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەین بۆ داکۆچیکردن لە مافەکانمان ئێمە لەگەڵ جیهەتێکی مقابل لە دانوستاندا دەبین کە لەناو هەرێمدا ناژین لەگەڵ نەتەوەیەکی ترکە عەرەبن ئێمە هەمیشە لە دانوستاندا دەبین لەگەڵیانە لە داواکاری مافەکانمان دەبینەوە بەداخیشەوە ئەمانە بەداخەوە دەڵێم لە ڕۆژانێکدا کە هێزیان زۆر نەبوو لە ساڵی 2000ەکانە و لە دوای شکستێنانی ڕژێمی بەعەز هەموو هاتنە ناو هەرێمی کوردستانەوە پەناهەندەکان ئێرە بوو بەڵام کاتە سەرەوەی دەسەڵاتیان هەبێ یەکەم شت دیسان دەستیان کردەوە بەوەی کە ڕژێمی بەعەز دەیکردەوە لەوەی کە مافی نەتەوەی کورد پێشێل بکەنەوە هەر بۆیە ئێمە بەداخەوە کە بە زۆرە ملیە لە چوارچێوەی عێراقدا لەگەڵ ئەمانە دەژین ئەبێ هەمیشە لە دانوستان بین لە داکۆکردنی مافەنەتەوەیەکانمان بۆیە ئەرکی ئێمە زۆر قورس دەبێ لە بەغدا ئێمە دەبێ بە زمانێکی یەکڕیزی بە زمانێکی بەهێزەوە هەمیشە دانوستان بکەین چونکە کە تۆ دانوستان یا دیالۆگ لەگەڵ جیهەتێکا دەکەی ئەگەر تۆ بە بەهێزەوە قسە نەکەی ناتوانی داواکاریەکانت بەدەست بێنیت پارتی دیموکراتی کوردستان ئەو ئەجەندایی کە هەیە ئەو استراتیژیەکە هەیەی استراتیژیەکی نەتەوەی و نیشتیمانیە ئەو استراتیژە نەتەوە و نیشتیمانیەش وای کردووە کە بە تاکید بە پلەی یەک پێکەوە ژیان لە هەرێمی کوردستانە زۆر کاری لەسەر بکات زۆر هەوڵی بۆ باو و دەستەبەریشیکە کە ئەمە یەکێکە لە شانازیەکانی دەسەڵاتی خۆماڵی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان
کە لە دەرەوە لە دنیای مۆدێرنە زۆر بەڕێزەوانێ سەری دەکەن دەبێتە ئەم دەسەڵاتە بڵێن ئەم قەوارە دەستوریە لە ئاستێکی زۆر باڵایە بە ئاستێکی چۆنەڵێ وەکو دەوڵەتێکە چەندین سەدە دەوڵەت بێت کە دیمۆکراسیانە هیم کە بڵێن حکمی کردبێ ئێمە بینید لە وڵاتانی ئەوروپا ئەو مەسەلەی بابەتیە بڵێن چەمکی پێکەوە ژیانە هەیە لە بەرەوەی کە سیستەمێکی دیمۆکراسیە لێرەش ئەو پێکەوە ژیانە کە هەموو کەسێک ینی هەموو کەسێک هەموو لە نەتەوەی جیاوازتە نانەت خودی با بڵێن ئەوانەی عەرەبەکانیش کە ئێمە مێژوویەکی زۆر خوێناویمان هەیە لەگەڵ ڕژێمەکەیە زۆر بە ئازادانە هاتوون جێگەمان کردوونەتەوە ئەمە ئەو دوو ئەگەر بینە سەر بابەت و پرسە بڵێن نەتەوەیەکان کە ئەم حیزبە کاری لەسەر کردووە ئەو کێشمان کێش و ململانیەی بجە بوو کە مرکز بەها کردێ کارتێکی سیاسی بۆ ئەوەی کە دیسانەوە لەو ڕێگەیەوانێ ئیرادەی کورد بڕوخێنێ بۆ ئەوەی کە دیسانەوە مرکز بە قووەت بێتەوانێ ئەوە بوو پارتی دیموکراتی کوردستان سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان نەهێشت ئێمە ئیرادەی ئەم میلەتە تەسلیم بەو عەقڵیەتە و بەو نیەتە و بەو ئەجەندایە بکرێ. پارتی تەنها پارتیەکان نەبووە لە ڕابردووە ئیستە و لە داهاتوو پارتی هەموو خەڵکی کوردستان بووە بە بەڵگە بە پرۆژەکانی و هەروەهاش بە خەباتی و بەرگریکردن لە خاکی کوردستان بۆیە پارتی ئیسباتی کردووە کە حزبێک نوێنەراتی هەموو خەڵکی کوردستان دەکات بەبێ فەرق و جیاوازی سیاسی حزبی نەتەوەی ئاینی بۆیە پارتی وای کردووە کە خەڵکی کوردستان متمانەی پێ دەکات ئەوەی کردووە کە خەڵکی تر لە دەرەوەی پارتی دەنگی پێ بدات پێم وایە پارتی وەکو جەنابی سەرۆک وەکو ئەندازیاری ئاشتی بووە لە هەموو عێراقا و هەموو هاوڵاتیانی عێراق لە ناوەڕاست و خوار و عێراق سەیری حکومەتی هەرێمی کوردستان دەکەن چۆن خزمەت بە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکەن بەبێ فەرق و جیاوازی و هەروەش هەوڵی پێشکەشکردنی پرۆژەی خزمەتگوزاری ڕاستە ئێمە وەکو پارتی حەزمان لەوەی بوو کە زیاتر خزمەتی ئەو خەڵکە بکەین چونکە قوربانێکی زۆری داوە بەڵام بەداخەوە برینی بودجەی خەڵکی کوردستان وای کرد کە بە هۆکاری سیاسی لێدانی ئابووری کوردستان و تۆزێک ئەو پێشکەشکردنی ئەو پرۆژەنە دوا بخرێت بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ حکومەتی هەرێمی کوردستان وای کردووە کە بە گفتوگۆی یاسایی و دەستوری لەگەڵ بەغدا لەلایەکەوە لەگەڵ پرۆژەی چاکسازی وای کرد کە جارێکی تر دەست بکات لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ خەڵکی کوردستان ئەوەی کرد کە ناوچەکانی ناوەڕاست و خۆرا و عێراق هیوایان ئەوە بێت کە پارتی نوێنەری هەبێت بۆ ئەوەی ئەوانش بێبەش نەبن لە ڕاستە ئێمە حکمی ناوەڕاست و خوارە و عێراق ناکەین بەڵام بە تەئکید نوێنەراتی پارتی لەم ناوچانە بە تەئکید دەنگی ئەو خەڵکە دەبن چی لە ناو هەڵی پەرلەمان و چی ناو حکومەتی عێراقیە. یەکێتی قوتابیانی کوردستان وەکو گەنج وەکو لاو هەمیشە پشتگیری و پاڵپشتی کاردانی پارتی دیموکراتی کوردستانەکەین چونکە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەم لە هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی شەڕی دەستکەوتی مافەکانی هەرێمی کوردستان دەکات شەڕیەوە دەکات ئەم قوارەی هەرێمی کوردستان چۆن لە 46ەوە شەڕی بۆ کردو و شەپۆلەی خوێنیدا و دەیان پێشمەرگە بۆتە قوربانی ئەم ڕێبازە ئێساش کە لە هەرێمی کوردستان کە دوای پرۆسێ ئازادیەی 2003 لە بەغدا هەمیشە شەڕی دەستکەوتەکانی مافی کوردستان دەکات. پارتی لە سەرەتای دروستبوونیەوە پارتێکی نەتەوایەتی و پێشکەوت و خواز بووە ئەوەش هەر ئەوە ژوای کردووە کە ئەو متمانە لە لای خەڵکی دروستکات و کە ببێتە بەهێزترین پارت لەسەر ئاستی کوردستان و عێراقیش ئێمەش وەکو ئافرەتانیش بۆیە پاڵپشتی لەو لیستە دەکەین و پاڵپشتی لە کاندیدا بەڕێزەکانەکەین و ئەیانێرینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاکو داکۆکی لە مافە ڕەواکارمان بکات. هەل لە زاخۆوە تا خانەقین پارتی خەمخۆرێتی لەبەرەوە ئەبێ خەڵق بە ویژدانەوە
بەویژدانەوە دەنگ بابەکانی پارتی دموکراتی کوردستان لەبەر ئەوە کە داکۆچیمان لێ بکەن لە بەغا لەم کارەسات و ناڕەحەتی و ئازابە ڕزگارمان بێ لەگەڵ ئەو حکومەتە شۆڤێنەی کە لەگەڵ ئێمە چەندەها جار وعدمان پێ ئەهات و کە باری لارە بێ وعدمان پێهات و کە وەختێک جەوێکی هەیە پەشەمان ئەبێتەوانێ لەبەر ئەوە ئەبێ ئەوەی کوردستانی بێ و خەڵقی کوردستان بێ و خەڵقی بە ئەدەب و بە شەرەف و بە ئەخلاقی ئەم کوردستانە ئەبێ خۆی وجدانی خۆی ئاسوودە بکات دەنگ با بە پارتی دموکراتی کوردستان و دەنگ بابەکانی دەکانی پارتی لەبەرەوە پارتی ساحەبی کوردستانە ساحەمی هەموو کوردستانە خۆی بە ساحەبی شێزانێ نەک بە جیاوازی لە زاخۆ لە دووەک لە زاخۆ هەتا خانەقین و مندەلی خۆی بە ساحەبی زانێ و ئێتە سپاس دەکەم. چجوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چجوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە ئاسمان بم چونکە وەک چاویشینە بە قوربانی ئاسمان بم چونکە وەک چاویشینە دوو ماچم لە لێوی کرد هەر وەک هەنگمی شیرینە لەسەر شانبەری داوە یارم پەلکە زێڕینە لەسەر شانبەری داوە یارم پەلکە زێڕینە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە چجوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چجوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە گۆشەی تەنیایی بەردا وەختی بەزموانگە گوڵ بەهار ڕازاوەیە وەک تۆ زۆر شۆخ و شەنگە نازارەی ماڵە باوان پێم لێ بۆ دڵت تەنگە نازارەی ماڵە باوان پێم لێ بۆ دڵت تەنگە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە